ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. ئەمە پێنجەمین ڤیدیۆی فێربوونی زمانی ئینگلیزیە بە جیاواز لە هەر ڕێگەیەکی دیکە کە وانەی ئەم ڕۆژمان گفتوگۆیە. بینەری ڤیدیۆکە بن و بزانن گفتوگۆکە لە چ بارەیەکەوە. Green is hungry, so he goes to a restaurant to have lunch. He gets to the restaurant and sits on a table. Welcome, my name is Albert. How can I help you? I would like to have some lunch. Great. Would you like a starter? Yes, I'd like a salad. What else would you like? I'd like a chicken pizza. Is it good? Yes, it's very good. Would you like something to drink? Yes, I'd like to have some fruit juice, please. Certainly. Is there anything else I can do for you? Yes, I can't read this menu. How much is the pizza? It's $4, and the salad is $2. It's going to be ready in 5 minutes. Okay, thank you. You are welcome. ئێستا شەوەی کە گوێویستی بووین ڕوونی دەکەینەوە. سەرەتا بەم شێوەیە دەستی پێ کرد. Green is hungry, so he goes to a restaurant to have lunch. Green is hungry. واتە Green برسیەتی. So, بۆیە he goes to a restaurant to have lunch. بۆیە ڕۆشت بۆ ڕێستۆرانتێک بۆ ئەوەی نانی نێوە بخوات. He gets to the restaurant and sits on a table. واتە دەچێتە ڕێستۆرانتەکە و لەسەر مێزێک دادەنیشێت. لێرەدا پێویستە شتێک ڕوون بکەینەوە کە ئەویش ئەوەیە یەکەم جار ڕێستۆرانت بە ناوێکی نەناسراوە بەکارهێناوە، بەڵام دواتر کە یەک جار باسمان کرد دوایەوە کە دووەم جار باسێکینەوە پێویست ناکە بڵێ ڕێستۆرانتێک، هەر ئەڵێیت ڕێستۆرانتەکە. وەکو لێرەدا وتوێتی he gets to the restaurant, to the restaurant واتە ڕێستۆرانتەکە، بەڵام لە پێشترا کە یەکەم جار بۆ باسی ئەوە بکات وتوێتی a restaurant واتە ڕێستۆرانتێک. دواتر waiter واتە شاگرد. بۆنە لە مەطعەمە ئەو کەسە کە خواردنەکە هێنێت یا ئەو کەسی کە مینیۆکەی پێ ئەڵێ چ خواردنێ خۆیت ئەوانە پێوتێ waiter واتە شاگردی مەطعەم. Welcome وتی welcome واتە بەخێر بێت. My name is Albert واتە ناوم ئەلبێرتە. ئەلبێرت وەڵایە ئەو کابرا داماوە ئازانێ باسی theory relativity بۆ کات. یا time travel. How can I help you? چۆن توانم هاوکاری بکەم؟ دواتر Green وتی یاڵا وتی چی؟ I would like to have some lunch. واتە ئەمەوێت نانی نیوە ڕۆبخۆ. ئەم وودەکە لێرەدا بەکارهێنراوە وەکو داواکردنێکە بۆ بە شێوەیەکی ڕێز، یعنی ڕێز و ئەم شتانی تیاابێت کە بۆ نمونە ئەم کابرایە Green ئەم کابرایی تر هیچ ناناسێ، ئەم چی پێڵن؟ ئەوەی پرسنەکەواتە شاگردەکە ناناسێت، یعنی خۆ ناڕۆت پێی بڵێ ئابڕۆ شتم بۆ بێنە بێتە بە ڕێزەوە پێی بڵێ لێرە کە وتێتی I would like to have some lunch يعني بەڕێزەوە وتێتی ئەمەوێت نانی نێوە ڕۆبخەن. يعني ئەشتوانێ بڵێ I like to have some lunch يعني توانێ هەروە بوترێت، بەڵام ئەو شێوازێکی جوان نییە لە کاتی قسەکردنا بەکاربێنرێت بەرامبەر بە کەسێکی نەناسراو. دواتر شاگردەکە وتی یاخود وەیتەرەکە وتی great زۆر باشە. Would you like a starter؟ واتە حەزت لە مقابلاتێ واتە مقابلاتش ئەوەی کە بۆ نمونە سوپێک بێدان زەڵاتەیەک بێت کە لە پێش خواردنە یا لە پێش نان خواردنە لە چێشتخانەکانە هەیە. ستارتەر بۆمان ئەو مانای ئەو شتەی هەیە. Yes, I'd like a salad. یاخود ئەگەر بە جوانی بخوێنەوە I would like a salad. واتە بەڵێ حەزم لە زەڵاتەیەکە. ئەو دیەکە نووسراوە کورتکراوەی وودەکە وەکو لە پێشتر باسمان کرد. لێرە وتوێتی I would like a salad واتە حەزم لە زەڵاتەیەکە. دواتر ئەڵبێرت وتی What else would you like؟ حەزت لە هیچ شتێکی تر هەیە؟ else واتە تر، بۆ نمونە شتێکی تر لێرەیە ئەڵێ what else would you like؟ حەزت لە هیچ شتێکی تر هەیە یاخود حەزت لە شتێکی تر هەیە؟ یان دیکە باش. دوای ئەوە Green وتی I'd like a chicken pizza واتە حەزم لە پیتزایەکی مریشکەیە. اینجا دوای ئەوە وتی is it good؟ واتە مەبەستی ئەوەیە کە پیتزاکە خۆشە کە وتێتی is it good؟ واتە باشە، خۆشە. باشە. دواتر ئەلبێرت وتی yes it is very good. It's very good. وتی بەڵێ زۆر خۆشە. اینجا خۆ هەرە بێوا بڵێ خۆ ناڵێت نەوەڵا ناخۆشە. Would you like something to drink؟ واتە حەزت لە شتێکە بۆی بیخۆیتەوە. Greenish وتی yes بەڵێ I'd like to have some fruit juice please. ئەو دیکە باسمان کرد پێشتر هەر وەکو ئەوەیان. I'd like to have some fruit juice please. واتە حەزم لە کەمێک شەربەتی میوە هەیە. شەربەتی میوە.
فروت واتە میوە، جوسیش واتە شەربەت. ئەو پلیسە خێرش وەک تکایە حەزم لە شەربەتی میوە هەیە. ئەو پلیسەش هەر بە هەمان شێوە پێشوو بۆ ڕێزگرتنە. دواتر ئالبەرت وتی certainly بەدڵنیاییەوە. واتە مەبەستی لە ئەوەیە کە بەدڵنیایی هەموو شتانێک کە داوای کردبوو بۆیە هێنێت یاخود بۆ ئەنجامێت. Is there anything else I can do for you؟ هیچ شتێکی تر هەیە کە من بتوانم بۆ تۆ ئەنجام بم یاخود ئەگەر داواکاری مەبەستی لەوەی ئەگەر داواکاریکی هەبێ بۆی جێبەجێ بکات. دوایەوە گرین وتی yes بەڵێ شتێکی تر هەیە کە ئەمەوێ بۆم بکەی. I can't read this menu واتە ناتوانم ئەم لیستی خواردنە بخوێنمەوە. menu واتە لیستی خواردن و مانای تریشی هەیە بەڵام ئێمە باسی ئەو مانایانەی تری ناکەین چونکە پەیوەندی بە بابەتەکەمانەوە نییە. How much is the pizza واتە نرخی پیتزاکە چەندە یاخود پیتزاکە بە چەندە. و ئەمەوێت ئەوە بڵم کە وشەی پیتزا لە ڕاستیە تیتیان نیە بەڵام ئەو تیە ئەخوێنرێتەوە واتە لە جاتی ئەوەی بڵێ پیزا ئەڵێ پیتزا. دواتر ئالبەرت وتی it's $4 نرخەکەی $4 مەوەسی لەوەی کە نرخی پیتزاکە $4 and the salad is $2 و نرخی زەڵاتەکە یاخود مخەبیلاتەکەش $2. It is going to be ready in 5 minutes یاخود it's gonna be ready in 5 minutes. ئامادە بێت دوای 5 خولەکی تر مەوەسی لەوەیە کە خواردنەکەی کە داوای کردووە دوای 5 خولەکی تر بۆیە هێنن. گرین وتی okay thank you واتە باشە سپاس. ئالبەرتیش کۆتایی بە گفتوگۆکەیانێ ناوتی you are welcome کە you are welcome ئەتوانین بڵین وەڵامدانەوەی thank you یعنی ناتوانین ڕێک هاومانایەکی لە کوردیا بۆ دیاری بکەین بەڵام بۆ نمونە کەسێک بە تۆڵە سپاس تۆش پێڵی بۆ نمونە ئاڵی سەرچاو کە ئەمەش ناڵێن ڕێک هەمان واتای هەیە بەڵام مانایەکی هاوشێوەی هەیە چونکە ناتوانین هەروەک ئاماژەم پێکە ناتوانین هاومانایەکی لە کوردیا بۆ دابنین و ناشتوانین وشە بە وشە بیکەین بە کوردی بۆیە ئەوە ئەتوانین بڵین جوانترین دەربڕێنەبووی. بەم شێوازەش کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا بۆ هیوایەین وانەیەکی سوودبەخش بوو بێت بۆتان و کاتێک خۆشتان لەگەڵ بەسەر برد بێت. هەر ڕەخنەو پێشنیارێکتان هەیە بە هەمان شێوی ڤیدیۆکانی پێشوو لە کۆمنت بۆمان بنووسن. خۆشحاڵین بە ڕەخنەو پێشنیارەکانتان و ئەگەر وشەیەکی نوێ لەوانەی ئەمڕۆمان فێربوویت بە هەمان شێوە لە کۆمنت بۆمان بنووسە. خۆشحاڵین ئەگەر بزانین وانەکانمان سوودی هەیە. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ.